بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جلال محەممەد لە خزمەتان نابین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام لە پشتی کامێرا و کۆنتترۆل کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە پرۆگرامی پەیامی ڕۆژ پێشکەشەکەین هیوادارین تاکۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. سپاس شوانە بەناوی خوای پەروەردگار ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لەبێت هیوادارم باش و سەلامەت و تەندروست بن. تەوەری یەکەممان قسەکردنە لەسەرەوەی کە بۆچی فەڕەنسا ئەو کتاوانانەیە ئەو کۆمەڵکوژیانەی کە لە هەرێمی کوردستان ڕوویاندا بە تایبەتی هەڵەبجە بۆچی بە جینۆسایت نەیناسان. لە کاتێکدا لە هەرێمی کوردستان بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان چۆن فەرشی سووریان لە هەرێمی کوردستان ڕاخست بوو بۆ سەرۆکی فەڕەنسا و ئەو هەموو شاباشیان بە باڵای سەرۆکی فەڕەنسایە دەوت، بەڵام دوجار ئەمە وەفای فەڕەنسیەکان و سەرۆکی فەڕەنسا بوو بۆ کوردستان کە میوانێکی تایبەتمان دەبێت قسە لەسەر ئەو بابەتە دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. بڵێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەشمانە بابەتێک هەیەکەوە توانم بڵێم پێویستی ئێستەی کۆمەلگایەویش چۆن بە پەنابردن بە کاری چاکە دووربکەوینەوە لە کاری خراپە، جا لە هەر ڕەفتارێکی هەر گفتارێکی نێو ژیانی تایبەتی خۆمان بێ یان لەسەر شەقامەکان و یان لە شوێنی ئیشکردنمان بێ لە کۆتاییە پەنابردن بە کاری چاکە بۆ ئەوی دووربکەوینەوە لە کاری خراپە کۆمەڵێک ڕێنمایی و وەروەها کۆمەڵێک زانیاری باش وەردەگرین لە مامۆستایەکی ئاینی بۆ ئەوەی بتوانین لە ژیانی ڕۆژانەمانە زۆرترین کاری باشە بکەین و هەروەها دووربکەوینەوە لە کاری خراپ. جیاواز لەمە هەر زانیاری و چالاکیەک لە شارەکاندا ڕوو بدات لە ڕێگەی پامێرەکانمانەوە بۆتان ڕووماڵ دەکەین لەگەڵ کۆمەڵێک ڤیدیۆ ڕاپۆرت کە پێشکەشتان دەکەین، بەڵام دەستپێک وە کەمیشە بزانی پێشبینیەکانی کەش و هەوا چۆنن پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لە بەعزیزان، وەک هاوکارە ئاماژەی بێکرد لە هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی چەندین ساڵە لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا هەرێمی کوردستان یان هاوڵ نیشتیمانیانی کوردستان، هاوڵاتیانی کوردستان، ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی کەم و زۆر بەر لێشاوی زوڵم و زۆرکردن و وەروها قوربانیدان و بە جینۆسایدکردن و سەرگونکردنیان بوونەتەوە. لە پارێزگای هەڵەبجەش ئەگەر نمونەیەک وەرگین بۆ هەموو هەرێمی کوردستان دەتوانین بڵێن زۆرترین قوربانی و کۆمەڵکوژی و ئاوارەی و دەربەدەری بەسەر هاو نیشتیمانیانی ئەو شارە و هەرێمی کوردستانە هاتووە. بەڵام لێرە و لەوێ دەبینین بەشێک لەو قوربانیانەی کەوا بەسەر میلەتەکانە دەکرێت لەلایەن وڵاتانی زلهێز و هەروەها نەتەوە یەکگرتوەکان بە جینۆساید دەناسرێت و ئەمەش دەبێتە کەیسێکی سیاسی گرنگ و هەروەها لە ڕووی سیاسیەوە بەڕەجاریش بۆ قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان. بەڵام ئەو زوڵم و زۆرەی لە پارێزگای هەڵەبجە یاخود بەسەر هەرێمی کوردستانە هات لەلایەن فەڕەنساوە بە جینۆساید نەناسیێنرا بۆی بزانین بۆچی ئەو قوربانیانەی کەوا هەڵەبجەدای فەڕەنسا بە جینۆساید نەیناسان. میوانێکمان دەبێت لە پارێزگای هەڵەبجەوە زۆر بەڕێز کاک ئاراس عابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە. کاگەرا سڵاوی خوات لێبێ و بەیانیت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین قوربانیەکانی هەڵەبجە بۆمان باس بکەی
و بۆچی فەڕەنسا کەیسی قوربانیانی هەڵەبجەی بە جینۆساید نەناساند. دیارە میوانەکەمان ئامادەنیە لە ئێستادا بەڵازدان دیارە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم باڕدۆخەی کە ئێستا بەرپرسانی هەرێمی کوردستانیان تیاوە بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر و لە شەڕی داعشیشەوە پشتیوانیەکی زۆریان لە حکوومەتی فەڕەنسا دەکردووە کاتێکە لە چەند مانگی ڕابردوودا سەرۆکی فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستان و عراقی کرد هەموو فەرشیان ڕاخست و هەموو ئاڵەیان فەڕەنسایان بە داروبەردی هەرێمی کوردستاندا هەڵواسی بەڵامەوەی کە بینیمان دوێنێ پێرە لە فەڕەنسا ئامادە نەبوودان بە جینۆساید ناساندنی تاوانەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی کیمیاوەرانی هەڵەبجە بکات کە ئەمە کاردانەوەی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووەوە چەندە ڕەنگە گلەی و گازەندە لە حکوومەتی فەڕەنسیە بێوەندەش لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ لەناو خۆدا کە چۆن بەم شێوازە بەدەم حکوومەتی فەڕەنساوە دەڕۆن و خۆیان بە دۆستی فەڕەنسیەکان دەزانن بەڵام ئەمە وەفای فەڕەنسا بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بەڵێ بەداخەوە دیارە کاکێ ئاراس عابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەمان لەگەڵە بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە. کاگراز دووبارە سڵاوت لێبێ و بەیانیت باش ئەگەر باس لە قوربانیەکانی هەڵەبجە بکەین و هەروەها بۆچی حکوومەتی فەڕەنسی یاخود وڵاتی فەڕەنسا کەیسی هەڵەبجەی بە جینۆساید نەناساند. سڵاوی خۆتان لێبێ سڵاو لە بینەرانی خۆشەویست دیارە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ خۆتان باشە زانن ژمارەیە وڵاتی زلیهێز هەیە سیاسەتیان چۆن بگونجێ بەو شێوەیە مامەڵە لەسەر ئاستی جیهانەکەن یەکێ لەو مەوزوعانەی کە لەسەر ئاستی جیهان زۆر جارباسی لێکرێ کەیسی جینۆسایدی گەلی کوردەکە لە کۆتایی سەدەی 21 بەرامبەر بە گەلی کورد کراوە زۆر جار لەم لەولەولا کەیسەکانە وروژێنرێت باسی لێکرێت ئەوەی فەڕەنسا پێشنیاری نۆ ئەندام پەرلەمانی فەڕەنسی بووە کە ئەم نۆ ئەندام پەرلەمانە مەعارەزەی حکوومەتی فەڕەنسین پێشنیاریان کردووە کە ڕۆژێک دابنێن بیخەنە بەرنامە پرۆژە یاسای پەرلەمانەوە بۆ ئەوەی کەیسی جینۆسایدی گەلی کوردووە بەواتایەکتر لە هەڵەبجەوە دەست پێ بکەن کەیسی هەڵەبجە بە جینۆساید بناسیێنرێت بەداخەوە هەر لە سەرەتای یەکەم دانیشتنە پەرلەمانی فەڕەنسا کە حەڤە ئەندامیان بە ڕەفس کەیسەکەیان قبول کردووە کە بێتە ناو بینای پەرلەمانەوە من بۆ هەندێک خەلەلی تایبەتی ئەگەڕێنمەوە یەکەم بەداخەوە ئەو وەفدە گەورانەی فەڕەنسا کە دێن سەردانی شاری هەڵەبجەکەن نایەڵن هیچ شوێنێکی جینۆساید کراو ببینن کە دێنشنا ئەگەر بیشی بینن لەسەر ئاستێکە ئەیان بینن باسی نایەڵن بە تەواوەتی ناو شارەکان ببینن ئەوە لە ساڵی ڕابردووە لە چەند ساڵی لە 30 ساڵی ڕابردووە من بۆ خۆم زۆرێک لە وەفدانە سەردانی هەڵەبجەیان کردووە هێندە مەجالیان نەیاون خەڵکە بووە بەرپرسە بووە ڕێگیری لەوە کردووە بە خۆمی وتووە تۆ نابێ باسی ڕابردوو بکەی کە چی گوزاریوە لە کاتێکە حکوومەتی فەڕەنسا هەمومان دەزانین کە لە 8 ساڵی شەڕی عێراقیێرانە چه هاوکارێکی سوپای عێراقی کردووە و هەر فڕۆکەکانی فەڕەنسا ئەو جۆرە فڕۆکە گەورانەی کە لە مێژووە تا ئێسەشکاریان پێکرێ و لە جنگەکانە بەکارێنێ هەمان فڕۆکە سەرپەرشتی بەردووبانی کیمیابارانی هەڵەبجەی کردو دیارە بەبەست لە فڕەکانەوەیە کە حکوومەتی عێراق داویانە بە حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی بەکاری هێناوە هەندێک کاریان هەیە بەڕاستی ئەو دەوڵەتانە سیاست بەکارێن کەیسی کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی گەلی کورد بە سیاسی کرا و ئەگەر بەهاتایە ئەو کەیسە سەرکەوتنی بەدەست بێهێنایە فەڕەنسا ئەندامی ئاسایشی نێودەوڵەتیە و ئەو حکوومەتە زلیهێزانن کە پێنجاییەکیان پێوترێت پەلی ئاهاوێش بۆ زۆر وڵاتی تر و پێچوو لەسەر ئاستی نێودەوڵەتی دەورەترین تەسیراتی هەبوایە ئەمە بۆ هەندێک خەلەلی تایبەتیە گەڕێنەوە یەکەم ئەوەی دوێنێ تێبینیم کرد و پێرە تێبینیم کرد بیاگایە حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە ئەو دۆسیەیە و نەیانتوانی بوو ئەسڵەن هانی لۆبی کوردی بدەن لە فەڕەنسا ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پەیوەندێکی تونند و تۆڵ نییە لە نێوان حکوومەت و هاوڵاتیانی خۆیە ئەنا ئەگەر حکوومەت بیویستایە لایەنێکی پەیوەندی داری ئاگادارە کرد خۆ ئێمە تێبینیمان کردووە ئەگە کەیسە لەو بابەتانە هەبێت هەرگیز بە بلە ماڵە شەهیدون لایەنی پەیوەندیدار ناڵن خۆیانە بنە دەم ڕاست لە دۆسیە و قەزیەکانە و زۆر جار بە ناوی هەڵەبجەوە خەڵک قسەی کردووە ئەسڵەن
ئاگای لە کەیسەکانی هەڵەبجە بۆ زۆر جار بەروار نازانێت لەسەر چونکە لە واقعەکانە بووە ئەوان مەبەستیان بۆ لە ڕێی حیزبیەوە خەڵک بنێرن بەشداری پێ بکەن لەبەرەوە کاتێکی وەفدەکان لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ نمونە وەفدێکی فەڕەنسا هات سەردانی هەڵەبجەی کرد کە دێت ئێستا وای لێ هاتووە هەرێکی بۆ خۆی ڕایکێشێ هەر جیلێ و هەر ڕێکخراوە بەلایەکە ئایبات نایەڵم خەڵکی هەڵەبجە میوانەکان ببینێت و تەنسیقی هەڵەبجە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیقی جینۆسایدی گەلی کورد لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە نییە یعنی چەند ساڵی ڕابردوو هەوڵ دراوە لە کابینەی پێشووتر پێمان بەڵێن چە سەرۆک ئەنجومەنێکی وەزیران نوێنەری هەڵەبجەوەن فالی بینیوە نوێنەری کە سوکاری بارزانیەکان بینیوە ئێمە بۆ خۆمان باشە زانین چوار جینۆسایدەیە لە ئاستی هەرێمی کوردستان بارزان و هەڵەبجەوەن فال و کوردە فەیلەکانە ئەمە بەشایەتی هەموو مێژووە سەلمێنراوە کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها لەو کاتانەی کە خۆی پێویستی بوو بێ بۆ ئەو چەند چرکەیەک ئەویش مەسەلەن بۆ نمونە ئەگەر وەفدێک هاتبێت یا سەرۆکی وڵاتێک هاتبێ مەجموعەیە کە سوکاری سەر بە خۆیانیان کۆ کردووەتەوە بردویانە ئەتر ڕێگەیان نەیاوە یا بەنهێنیەوە هێناویانە هەر دوێنێ وەفدێکی ئەمریکا سەردانی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە لە ئەمریکاوە هاتووەتەوە لە کاتێکەوە تەنسیقە هەڵەبجە کردوێتی لێ کۆبوونەوەیان لەگەڵا کردوون مەجموعە عایلەیان بردووە و من کێشەمان نییە بەڵام کە کاتێ دێنە ناو هەڵەبجەوە لە ناو هەڵەبجە ئێمە نایان بینین لە کاتێکا یان هێنن کە قسەشیان لەگەڵاکەی پێتەڵاڵێ ئەوە بۆ لای تۆ نەهاتوە کاکەگەر بۆ لای من نەهاتوە بۆ هاتووە تەمۆنیمنتەکە بۆ لای من نەهاتووە بۆ باسی جینۆساید و هەڵەبجەکات لەبەرەوە خۆشمان سەبەبکارێک بوون بۆ هاوکاریکردنی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست ئاوەڕ لە کەیسەکان نەیاتەوە ئەوەی کە منی بێتاقەت کرد و من بە نۆرایەتی کە سوکاری شەیدان قسەکەم بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لەو کەیسەی فەڕەنسا نەبوو و لایەنی هیچ لایەنێکی پەیوەندیدار لەسەر کەیسەکە نەهاتە دەنگ و لە ساڵانی ڕابردووە سەرۆکی فەڕەنسا و چەندین وەفتی گەورەی باڵای فەڕەنسی سەردانی ئەنجومەنی وەزیران و هەرێمیان کردووە پێمان خۆشە ئەمەی کە گوزەشت نەکسەیەکە بۆ جینۆسایدی گەلی کورد یانی بە سەراحەتەوە شکستێکی زۆر گەورەیە کە جارێکی تر هیچ ئومێدێک نییە بە دەیان ساڵی تر بە سەدان ساڵی تر ئومێدێکی لەو بارە دووبارە نابێتەوە مەگەرەوەی کە بتوانین لە خۆمان لە ڕووی عاتفەوە و کەیسە بجوڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر مەبەستی وایە جینۆسایدی گەلی کورد و ئاگای لە جینۆسایدەکان وایە هەرچەنە پێویستی بە کەیسی جینۆسایدی گەلی کورد نەماوە تەنانە لە ناو بەغاشە شتێک نییە لە گفتوگۆکردنا حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغاشایکە خەمساردە لە کەیسەکانە گوێی لێ نییە بۆ نمونە دایان وەفد هاتووە داوای جینۆسایدی کورد عێراقی کردووە لە ناویانە جینۆسایدی گەلی کورد نەهاتون بنەماڵە شەیدەکان بەرن خەڵکێکیان بردووە لە جیاتی هەڵەبجە لەوێ کە بردوونیانە وەکو هەیکەل دایان ناوە ئێمە باشە زانین حکوومەتی هەرێمی کوردستان چۆن هەڵس و کەوتەکات وەڵاهی بەشی کەسمان نەخواردو بەشی کەسیش ناخۆی ناشینە جێگەی ئەوانەوە و ئەوەی بەوانە کرێ ئێمە هەرگیز نایکەین بەڵام وازمان لێ بێنن با کەیسەکانی جینۆسایدی گەلی کورد خۆمان ئیشەکە بکەین خۆمان بتوانین کەیسەکە بجوڵێنە باوەڕکە ئەگەر لایەنێکی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لەو کەیسە بوایە بە دڵنیاییەوە ئەوەندە کوردی دڵسۆز بە هەڵەبجەوەن فال و بارزانیتیایە ڕسمەکانەوەن بۆ ناردەم چوونای لە بەردەم بینای پەرلەمان دانیشتناوە بۆ ئەوەی ئەندام پەرلەمانەکان بیان زانیایە کە جینۆساید چییە و خۆشیان بەشدار بوون لەو جینۆسایدەی بەرامبەر بە گەلی کورد کراوە بۆیە ئەمە بانێکە و دووهەوە ئیشەکەنەوە وڵاتانە لێرەوە یان فرمێسکی تیمساحیمان بۆ ڕۆژن و دەسەکەنە ملمانەوە یان بن بەلایەکی ترە لەو لاشەوە کەیسێکی ئەوە هاتوۆتە بەردەمی ئەندامێکی گەورەترین ئەندامی زل هێز ڕاستە لەسەر دۆسیەکان پشتیوانیان لە قەزەی کورد کردووە لە نێشتنی فڕەکە بردومانی لە ساڵی 92 قەرارێکی لەو بابەتیانداوە بەڵام بە مقابلی ئەمەشیان کردووە کە گەورەترین شکستیان بەسەر ئەوە ڕاگەاندنێکی تایبەتی لە ڕاگەاندنەکانەوە پێناسای کرێ بۆ سەرجەم وڵاتەکان و ئەو وڵاتانە و هاوڵاتیەکانین بە چاوێکی سەری کەیسەکانەکەن بۆیە من بە نوقسانی حکوومەتی ئەنجومەنی وەزیرانی ئەزانم وەلایەنی پەیوەندیدارێک بە دڵسۆز نابینم لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر دۆسیەکان قسە بکات بۆیە لەمەولا بڕیارمان داوە لێرەوە ڕایەگەیەنین اتفاقمان کردووە لە تەشکیلەی حکوومەتی عێراقیە ناچارین پەلا بۆ حکوومەتی عێراقی بەرین با بێگانەکە بێ پشتیوانی لە دۆسیەکانمان بکات وەک لەوەی کە هەرێمی کوردستان ئێمە وەکو قادرمە لە چەند ساڵی ڕابردووە بەکاریان هێناوی
باوەڕکە دەیان نهێنی لە کەیسی کیمیابارانی هەڵەبجا هەبووە لەبەر خاتری مەسەلەی نەتەوایەتی کورد و لەبەر خاتری دۆسەی قەزیەی کوردی نهێنیەکانمان شاردوێتەوە پەرتەپۆشی دەیان تاوانی گەورە گەورەی ناو کیمیابارانی هەڵەبجەمان کردووە کە ئێستا بۆ قیامەت خۆ بە شەرمەزارە زانم کە ڕاستی زۆرێک لە ڕاستیەکانمان لە ناو دادگای باڵای تاوانەکان و لە کەناڵەکانە باز نەکردووە کە دڵنیا بووین مەترسی لەسەر ژیانمانە بێت بەڵام ئەم هەڵوێستەی حکوومەتی فەڕەنسی و بێئاگایی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ کردین هەر وەفدێک بێت بە شێوەیەکتر مامەڵە لەگەڵ وەفدەکە بکەین دیارە ڕووی دەمم لە جەنابتان نەکردبێ لە بیسەران نەکردبێ بێ ئەدەبی بەرامبەر هیچ کەسێ ناکەین بەڵام هەر وڵاتێک هەر کەیسێکی هەبوو لەسەر هەڵەبجە پێڵێن تۆ فڵان کەیست هەیە کاگەڕاز ئەگەر داواکارێکی گشتی وجودی هەبێ لە هەرێمی کوردستان و ڕۆڵی خۆی هەستێت دەبێت لە ئێستادا لەسەر ئەم بابەتەی کە جەنابەت و ڕوژاندت دەبێت بەدەنگ بێت لەوەی کە بزانینە و هەموو تاوانانەی کە لە بابەتی کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ شەهیدانە کراوە و ئێوە خۆتان تەنانەدەم بارقورسی لەسەر شانی خۆتان هەست پێ دەکەن و دەزانن کە تاوانبارن بە بێدەنگیان لەبەر خاتری خەڵک بەڵام دەبێت ئەوان بە جواب دێن بۆی کە چی دیکە زوڵم بە کەسوکاری شەهیدانی ئەنفال و بارزانیەکان و کیمیاباران هەموو ئەمانە نەکرێت بەڵام کاک ئالازبابێ مەسەر و پرسیار ئایا دەکرێت بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان وەک خۆت باست کرد ئاگای لەم بابەتە نەبوودێت لە فەڕەنسا لە کاتێکە دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان چیان بۆ حکوومەتی فەڕەنسی و سەرۆکی حکوومەتی فەڕەنسا نەکرد کە سەردانی هەرێمی کوردستانی کرد کە دار و بردیان پڕ کردبوو لە وێنەوە ئاڵای فەڕەنسا فەرشی سووریان ڕاخست بوو بەڕێ نەکەوتبوو ئەمە لێرە شایی و هەڵپەرکێمان بۆ کرد بینیمان کە چیمان بۆ کرد هەمومان باشە زانین دەکرێت ئێستا بڵێن وەڵاهی بێ ئاگابوون لەم بابەتە حکوومەت هەر بێ ئاگایە چکە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ بە ڕسمی و تەبێژەکەی ئەنجومەنی وەزیران هەڵوێستێکی هەوایە لەسەر ئەو کەیسە و بەڕاستی پێم ناخۆشە لە هەندێک شوێن لە دوێنێ یەک دوو بەیان نامەم بینیوە بەیاننامەیە کە هەڵ نازانن ئەسڵەن نووسیوێتی ئەوە بە جینۆساید ناسێنراوە نەخێن من پێتان ئەڵێم ئەوە بە جینۆساید بەرنامەکە بە جینۆساید نەبووە ئەوە نەبێ ئاگان لە قەزیەکە نازانن ڕۆژەی یاساکە چی بووە و پێشنیارەکە چی بووە ئەمە پێشنیار بووە بۆ حکوومەتی فەڕەنسا نەک پرۆژە یاسایەوە پێشنیارێ بووە کە پرۆژە یاسایەک بکەن تەنان لە بەیاننامەکانیش ئاگایان لە ڕقسنەوەی وتەکانی خۆیان نییە حکوومەتی هەرێمی کوردستان با گەلی کورد خۆی جواباتەوە با لایەنە سیاسیەکان خۆیان ئەوانەی کە لە دەسەڵاتان و منیش دەنگێکی ئەو دەنگە بووم کە ئێستا لە دەسەڵاتایە با جوابنەوە بزانم تەنها ناویەوە ئەندامانە بڵێن کە پشتیوانیان لێ کردووە ئاگایان لێ نییە کاکە هەنیان توانیوە نێنەرایەتی خۆیان ئاگادار بکەن ئەگەر بە ئێمەیان بووتایە دوێنێ جێگری پارێزگاری سلێمانی لە ناو بینای پەرلەمانە بووە تەکلیفمان لێ کرەمان و لەیلا خان بێز ئەحمەد وەکۆی ئێمە دەستمان ناگاتە جەنابەت منم توانی قسەی لەگەڵا بکەم بڵم کاکە هەچیەکت کردووە بە نوێنەرایەتی هەڵەبجە بڕۆ بەشداری بکە وەفدی هەرێمی کوردستان لە ناو بینای فەڕەنسا بووە وەفدی محافظەی سلێمانی جێگری پارێزگای سلێمانی لە کاتی کەیسەکە لە ناو پارێزگای لە ناو بینای پەرلەمانی فەڕەنسا بووە لەوێ پێشوازی لێکراوە کاکە حکوومەت ئیشی بە کەیسەکان نەماوە حکوومەت ینی بەڕاستی هەڵەبجە قادرمە بووە یعنی سادەترین نمونە بۆ جەنابە بێنمەوە کاتی حکوومەتی عراقی ویستیان لێ بدرێت من و مامۆستا کامیل کە ئێستا لە دەرەوەی لە چارەسەرایە بانکرای من بە ناوی هەڵەبجەوە لەگەڵ ڕامسفێڵد و ئەوەی کە ئێستا جۆ بایدن و جۆ مەکێن کە ئێستا سەرۆکی گەورەی ئەمریکایە لە ناو بینای پەرلەمانە ئەوان هاتمون بە نوێنەرایەتی بۆی ڕەزامەندی دەربڕن لەسەر لێدانی عێراق هەڵەبجە بەکار هات ئێمە واژۆمان کرد بەندە قسەی کرد لە ناو بینای پەرلەمانە لەسەرەوەی کە ئامادەین لە جاتی هەموو گەلی کرد قسە بکەین بڕیا دەستم بشکایە ئەو غەڵەتەم نەکردایە بڕیا بەشداریم لەو کەیسا نەکردایە هەڵەبجەمان بەکار نهێنایە بۆ دۆسەی کیمیابارانی هەڵەبجە ئەوەش حاڵی بریندارەکان و ونبووەکان و تاقانەکان و وەرن سیرکەم بزانن خەڵکی هەڵەبجە و کۆڵانەکانی چۆنە و جادەکانی چۆن و خوێندکارانی چۆن ژیانەبات و دوو دانە ساڵە کەیسێک بەڵێ کە باست لە کەیسی گرنگی کەیسی هەڵەبجە کرد لە ڕووی سیاسیەوە کە لە ڕۆژگارێک بۆ ڕووخاندنی دیکتاتۆرێک ئەو لەویەترین کەیس ئەوە بۆ کێوە بەکاربێنن بۆی
لە ڕووی سیاسیش و لە ڕووی سەربازیشەوە هاوکاری هەرێمی کوردستان بکرێت. باشە ئێستاکە هەرێمی کوردستان چ سوودێک لەوە دەبینێ هەڵەبجە بە جینۆساید نەناسێنرێ لە کاتێکە نوێنەرایەتی حکوومەتی کوردستان لە ئەوروپا هەیە بە دیاریکراوی لە فەڕەنسا هەیە نوێنەری هەموو حیزب بەدەسەڵاتەکانی ناو هێرێمی کوردستان لەوێ نوێنەرایەتیان هەیە و کەیسێکی گرنگی واوکو باست کرد ئەمە دەرفەتێکە کە هێزێکی ناتۆ کەیسێک لە کەیسەکانی کوردستان بە جینۆساید بناسێنێت لە کۆتایی ئەگەر پارۆپولێکی ژەبێ خۆ هەر خۆیان دەیخۆ ناگاتە خەڵکی هەڵەبجە وەکو پێشتر چۆن کراوە. ئەمە حکوومەتی ئەم سوودێک لەوە دەبینێت نەیەڵێ ئەم کەیسە بێتە بە جینۆساید بکرێت. من ئەمە بۆ مێژوێڵێم تا زۆرێک لەو سەرکردانی کە بەشداریان لە گرتنی هەڵەبجە و ئەنفال و بەرزانیەکان کردووە هەموو هێزێک و هەموو توانایەک و هەموو مادیەکان ئەخەنە گەڕبەوەی کەسی جینۆسایدی گەلی کورد لە سەرئاسی نێودەوڵەتی بە جینۆساید نەناسرێت بۆ لەبەرەوەی کە کاتێکە چێتە سەرئاسی نێودەوڵەتی ئەبێ باز لەوە بکەی کێ هێرشەکەی کرد بە هاوکاری کێ بوو چەند قیادە بەشداریان کردووە ناوی قیادەکان کێن حکوومەتی عێراقی چی کردووە ئەو کۆمپانیایی کە هاوکاری حکوومەتی عێراقیان کردووە کێن و چۆن و چۆنین لەبەرەوە هەر لە ناو خۆی هەرێمی کوردستانە بە دەیان کەس بانگێشتی ناو دادگاکرێت لە دەرەوە بانگێشتەکرێت کۆمپانیەکان باشتر بانگێشتەکرێن فڕۆکەوانەکان بانگێشتەکرێت کاکە ئێستا فڕۆکەوان هەیە من لە وڵاتانە معزەز مکەڕەم ژیانە باتە سەرباز لە بوونی کوڕانی بەرپرسانەکەن لەوانەی عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم و کێوکێ هەر دوێنێ کتێبی سوڵتان هاشم لەناو گەورەترین کتێبخانەی جیهانی لە سلێمانیە پەخش کراوە تا وەزارەتی ڕۆشنبیری ڕەفزی کردووە کتێبێک حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لێ نەبێت کە باسی گرتنی ئەنفالی گەری کورد بکات خەڵکی هەڵەبجە لیژنەیەک لە خەڵکی هەڵەبجەوە سەردانی بکەم زان کتێبێکی سوڵتان هاشم لەناو کتێبەکانی سلێمانیە بەپەلەپەل حکوومەت کۆی کردەوە ئەبێت چه ئاگایەکی لە دۆسیەکان بێ کاکە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی قسە لەسەر کەیسەکان بکات نابێ حیزبی و کاکە من یەکێتی نیم نابێ وەکو یەکێتی تعامل لەگەڵ من کە من پارتیم نابێ وەکو تعامل لەبێ وەکو کەیس تعامل لەگەڵ ئاراس و ئەمسالی وەکو ئاراس بکات جینۆسایدی گەلی کورد جینۆسایدەکە مێژوەکەی بۆ گەلی کووردە ئەگەر بیانەوە وەکو گەلی کورد تعامل لەگەڵ جینۆسایدەکە بکەن ئەمە مێژوویەکە ئێمە تا چەندێکی ترەمێنین لەسەر ئەو قەزیانە قسەیەکەین هەر زۆرترین تەمەنمان 10 ساڵ 5 ساڵمان یەکی تر هەمووی کۆتایی پێدەتر بەڵگەیەک نامێنێ باز لە جینۆسە هێرەشیما و ناکازاکی و جینۆسایدی ئەرمەنیەکان و ئیسرائیل و کێوکێ نەوەی دووەم و سێمیشیان نەماوە قسەی لەسەر کاتەنها ئەرشیفەکان ماوەتەوە ئێستا تۆ بەدەیان بەڵگە و دیکۆمێن لە بەردەستایە بۆچی نایی بۆ مێژووی خۆت بۆ نە تاریخی خۆت حکوومەتی هەرێمی کوردستان 30 ساڵی ڕابردوو ڕۆشتووە وەرە کار لەسەر بناغەیە دانێ 3 ساڵی تر کار لەسەر ئەرشیفی دیکۆمنتی هەڵەبجە و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە و ژیانی خەڵکی هەڵەبجە بکە ئەمەی کە لە دەرەوە گوزارێت بەدەیان کۆمپانیای بیانی تاوانبارن بە دۆسیی کەیسی کیمیابارانی هەڵەبجە هەر خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان ببورن لەناو بینای پەرلەمانە ڕازی نین کە قەرەبووی زیانەکانی هەڵەبجە پێش قەرەبووی زیانەکانی شوێنێکی تر بکەوێتەوە کاکە قەرەبووی مادی هاتووە هەڵەبجە کە بدرێ بە ئاوارەکان نزیکەی 500 کەسێ بە واستە پارەکەی وەرگرت دوای گواستیانەوە بۆ شارێکی تری هەرێمی کوردستان کاکە هەڵەبجە دۆستی نییە من بە ئاشکرا پێتەڵم هەڵەبجە دۆستی نییە هەڵەبجە وەکو قادرمە بەکار هات لە ساڵی ڕابردووە هەمومان بوونە قادرمە لە پێناوی سەرکەوتنی چەند کەسێک یەک بەرپرسی یەک نوێنەری کەسوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجەم پێ بڵێ ئەمە تەحەیوز نەبێت لە فەرمانگەیەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەرپرس بێت یەک بنە ماڵە شەید باز لە کیمیاباران کراوە باز لە مەحافڵزە کراوە باز لە تاعینات کراوە کاکە دوێنێ هەفتەی پێشوو خەڵک تاعین کراوە لە ناو هەڵەبجاڵن تاعینات نییە کاکە بڕۆ سێری وەزعی خەڵک کە بزانە لە چ نەهامەتیە پێدانی تەنها بڕەپارەیەک سەبەبکار نییە ئێمە دەستخۆشی لە هەر کەیسێکیانەکەن کە کردبێتی هەری ئیشێکە کردبێتی ئێمە کەیسەکەمان لەسەر مەسەلەی جینۆسایدە کەلیمەی جینۆساید بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بەکەی زۆری نەگرتووە بە وەکو وەرەقەیەکی کاتی وەریگرتووە بۆ خزمەتێکی کاتی کاکە کردمان پشتیوانیمان لە حکوومەتی عێراقی کرد پشتیوانیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد پشتیوانیمان لەوە کرد کە سلمانمان کە قیادەی کوردی هیچ کاتێ لە دۆسەی کیمیابارانی هەڵەبجە ئەنفال تاوانبار نییە بەڵام وەرن کاکە ئەو مێژووەکەمەی کەماومانە مێژووی ئەو خەڵکە بنووسنەوە دانیشن ئاگاتان لە بریندارەکان بێ ئاگاتان لە بنە ماڵە شەیدەکان بێ ئاگاتان لە عامی خەڵکی هەڵەبجە بێ لەبەرەوە کێشە گیرروکتەکان ئەوەنەی تێبینیمان کردووە دۆسەی جینۆسایدی گەلی کورد لەوەی فەڕەنساوە دەیبینم بەداخەوە زۆر بجێگەی دڵگرانیە زۆر باشە کاگەڕاست
با ئێستا باسی ئەوە بکەین کە ئەمە تازە مەسەل لە دەست دەرچووە بەڵام چی دەکرێت لەوەی کە لە فەڕەنسانە بێت لە وڵاتێکی تر بێیاچی بەکرێ جارێکی ترم پرسە بخرێتەوە بەرباز لە فەڕەنسا چکۆی وڵاتێکی گرنگەوە باست کرد واتە ئەمە دووبارە قسەکردن یا ئیشکردن لەسەر ئەم بابەتە لە دەستی ئەوەی کە سوکاری شەهیدە لە دەستی پارێزگای هەڵەبجەیە لە دەستی حکوومەت یاریێمی کوردستانە یان نوێنەرایەتیەکانیانە چۆن جارێکی تر خەم لەم بابەتە بخورێت. برای عزیز حکوومەت یاریێمی کوردستان دەستی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بڕیوە ئەنی بۆ نمونە ئێمە بەدەیان ملیار و ملیۆن و خۆیان باسەکەن کە چی پارەیەک هەیە بۆ سەرفکردنی ئەم لاوەلا بەسیترین شت ڕێکخراوی کۆمەڵی قوربانیانە کە لەنەوە یەکەوە دامەزراوە بودجێ ڕێکخراوەکەیان بڕیوە کاکە چەند ساڵێکە بودجێ ڕێکخراوەکانی 1 دیناریان سەرف نەکردووە بۆی پێت نەبێ بچی بە دواچوون بۆ کەیسەکان کە باوەڕکە ئەگەر ئەو حکوومەت کاری لەسەر ڕێکخراوەکان کردایە هەمووی بە یەک چاوسێر نەکردایە قەتعی نەسریەکەی بکردایە 10 ساڵە بڕاوە ئێمە بەدڵیایە وەفدێکمانە ناردە پەرلەمانی بەری ئەو وڵاتە و لەوێ هەر هیچ نەبووایە دەیان بریندار و تاقانە ون بوومانە بەرداوێ پێمان پیشانیان کە ئەمە خەڵکی هەڵەبجەیە تا ئێستا دوای 30 ساڵ ئەناڵێنێ ئەنجومەنی وەزیران زۆر کار هەیە زۆر ئاسانی ئەگەر بیکە ئەگەر مەبەستی بێت بیکات زۆر ئاسانە لیژنەیەک دروستکە لە ئەڵمانیاوە بیبەنە فەڕەنسا بۆی کە بیبینن ئەمە نوێنەرێکی توانم بڵێم ئەوانەیە شەهیدێکی زیندوی کیمیابارانی هەڵەبجەیە کە لە ئەڵمان برای عزیز مامۆستا کامیل یەکێکە لەو شایەت حاڵین کە لە دادگای فەڕەنسا بەشداری کردووە ئێمە کەیسمانەیە لە ناو دادگای فەڕەنسا و دادگای فەڕەنسا کەیسی کیمیابارانی هەڵەبجەی وەرگرتووە کە سکاڵامان لەسەر چەند کۆمپانیایەکی ناو فەڕەنسا تۆمار کردووە بە خۆشحاڵیەوە سواز بۆ دادگای فەڕەنسی کە کەیسەکەی وەرگرتووە و هەڵەبجەی بەخشی لەو باجە گەورەی کە دەبوو پارەی بدایە بۆ مەحامیەکان و بۆ کەیسەکە لەبەرەوە حکوومەتی فەڕەنسی خۆی زۆر باشە زانێ کەیسی کیمیابارانی هەڵەبجە چییە و کاتێکە لە پەرلەمان بە جینۆساید ناسێدا نامە ڕۆشتووە بۆ هەموو وڵاتان کاوە جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال و بارزانیەکان جینۆسایدە بەڵام کێشەکەمان لەسەرەوەیە کێشەکە تەنها فەڕەنسا نیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەفدانی کە دێنە ناو هەولێر دەبێ وەفدانە بیان با شوێنە جینۆسرایت کراوەکانیان پێنیشاندا نەوەکە لە نەخۆیان لەوێ لە جیاتی هەڵەبجە و ئەنفال و بارزان قسە بکەن دەبێ هانی کەسوکاری شەهیدان بنەوانی کەماون سەردانی ئەو وڵاتانە بکەن کە من بە شخصی چوومەتە یعنی ئەمە شتێکی شخصیە بە شخصی چوومەتە ناو بینای پەرلەمانەوە ڕسمی کیمیابارانی هەڵەبجە و دۆسەی کیمیابارانی هەڵەبجە براوەتە پەرلەمان براوەتە ئەنجومەنی پیران لە ناو کۆشکی سپی براوەتە ناو ئەڵمانیا ناو فەڕەنسا بەڵام ئەمە سەردانی شخصیە ئەگەر بێت و سەردانێکی تێبکەوێت بۆ وڵاتێک بازی لە جینۆسایدی گەلی کورد کە من دڵنیاتانەکەم لێرەوە هەرگیز پرس بە هەڵەبجە ناکەن ئەچن کەسێکە دۆزنەوە لەبەرەوەی خۆیانی شەکە بکەن خۆیان سەرپەرشتی کارەکە بکەن ئەوەشە پێ ڕەوا نابنین کە وەکو بنیندارێ وەکو بنەماڵە شەهیدێک بتبن بەشداریت پێ بکەن لەو کەیسا لەبەرەوە لەوێش ترسیان هەیە کە تۆ لە کەیسەکانە لەوێ باسی حەقەتی وەزعەکە بکەیت کە ئەبێ بکرێت ناتوانانی بشارێتەوە وڵاتانە خۆشیان نەزانن هەڵەبجە چۆن گیراوان فال چۆن کراوە بارزانیەکان چۆن قوربە سەرکران کاگاراز کەواتە منەمێ وەڵامێن پرسیارم دەستکەوێت لە هەرێمی کوردستان لایەنێک دەستێک گروپێک هێزێکی سیاسی یاخود کۆمەڵێک بەپس هەیە نایانەوەی کەیسی هەڵەبجە و بابەتی کیمیاباران چ لە ناوخۆ چ لە دەرەوە باز بکرێ چونکە بە باسکردنی خۆیان تووشی کێشە و گرفتە بن و لە ئێستش لە هەرێمی کوردستانە لە دەسەڵاتا بن خۆی واقعەکە وایە واقعەکەی سلمێنێ بۆ مەسەلەیە کاتێک کە تۆ چی باسی بارزانیەکانەکەی لە دەرەوە ئەبێ خۆباسیەوە بکەی کە کێ سەرپەرشتی لەو کاتا هۆکەی چی بووە کە بارزانیەکان قەتڵ و عام کراون کاتە دەیتە سەر ئەنفال خۆ بێ باسی ئەنفالەکان پێ بڵێ کاکە هۆی ئەنفالەکان سەرەتای ئەنفالەکان ڕاستە سەدام حوسێن حەزبێکی دیکتاتۆر بۆ هەوڵی یاوە کورد قڕبکە بەڵام خۆ سەبەبکار هەبوو بۆ کیمیابارانی هەڵەبجە بۆ گرتنی هەڵەبجە بۆ نەهێڵانی دەرچوونی خەڵکی هەڵەبجە زۆرێک لەو پرسانە لە ژیان ئەماون زۆری کشیان وەفاتیان کردووە من قەناعەتم وایە لایەنە سیاسەکان زۆرە ترسن لەوەی کە ئەوانەی بەتایبەت هەموو لایەنەکان بە یەکێتیەوە بە پارتیەوە بە بزوتنەوە بە سۆسیالستەوە بە هێزی بەدرە قواتی بەدر ئەمانە زۆر سەڵەکەنەوە کاتێک کە باز لە جینۆسایدی گەلی کورد دەکەن لە دەرەوە لەبەرەوەی لە گرتنی هەڵەبجە بە پێ ڕێژەی ژمارەی پێشمەرگەکانیان بەشداریان لە گرتنی هەڵەبجە کردو لە دۆڵی بالیسان لە جافایەتی لە ئەنفال لە بارزانیەکان و ئەگەر پێشیان بکرێت بۆ مێژووە ئەڵێم پێیان بکرێت
زمانی ئەوانە بڕن کە باز لەو مەوسوعانە کە پێیان تەسویەوانەکەن باز لەو جینۆسایدە لە تاوانەکە خۆیان وەکو چۆن سەدام حوسێن ناوی هاتووە بەوەی کەوا کیمیابەرانی هەڵەبجەی کردو ئەمانش خۆیان بەشێک بوون هاوشانی سەدام حوسێن بۆ تاوان ئەم تاوانە بۆ قوربانی بە قوربانیکردنی هەڵەبجەواتە لەمە ئەترسن کەشف ببن ئەمانیش تاوان بارن خۆی کەشن پێویست بە پێناسی باسکردنی من ناکات ئێمڕۆ ئەگەر منیش قسەی لەسەر نەکەم خەڵکە زانێت کە چۆنە و چۆن نیە و چی کراوە و چی نەکراوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووە بە شێوەیەکی ئەوەنە بە بەرنامە ڕێژرا و دابنیشتایە دۆسەی جینۆسایدەکەی لە خزمەتی گەلی کورد و خزمەتی ناوچەکان بکردایە و منافەسەی سیاسی لە بینی بنەماڵە شەیدەکان و کەیسەکانی ترا دروست نەکردایە و ساڵانە تەنها بۆ 1 دقە و 1 سعات باسی لە جینۆسایدی گەلی کورد نەکراوە من پرسیارەکەم لە هاوڵاتیان یاریمی کوردستان لە کەناڵەکەی بەڕێستانە لە 16 سێتایەسە 7 باسی پردی تۆقوت کراوە پردەکەەوە پرۆژەکەی دەرچوە پارەکەی دەرچۆکوە پردەکەی تۆقوت حوز لە ساڵی یەکەمەوە چه بەرپەرسێکتان بینیم ساڵە 16 سێوە تایسە بێ سەردانی شاری هەڵەبجە و کاتژگە لە وەزیری شەهیدان کەس پێی نەزانی هاو تاجەگوڵنەکەی دایەوە ڕۆشتەوە من تاجەگوڵینە بۆ چیە کاکە تاجەگوڵینەم کاتێک گەوێت بیبێتە ماڵە شەهیدێکەوە داینێ بیبێتە ماڵە بریندارێکەوە داینیت چەند مەسوولتان بینیوە لە یادی کیمیابەرانی هەڵەبجە سەردانی ماڵە شەهیدەکان بکات ماڵە بریندارەکان بکات دەماڵ بگەڕێ یارمەتی دەماڵ بن ئەوەی کە کراوە ڕێکخراوەکانی کۆمەڵ ڕێکخراوەکان یارمەتی خەڵکی فەقیری وەژار و کەسوکاری شەهیدانی ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی بڕیوەتەوە ئەوە نەمان باس کرد کاکە دەستان خۆش بێ موچەی بڕیوەتەوە هاوکاری کردوین چی کردین ئەمە وشەی جینۆسایدە من نمونەیەک بۆ بەڕێستان بێنمەوە سەردانێکی هۆلۆکۆستم کرد لە 2016 1 مانگ پێشەوە مۆعیدم داناوە کە کەسێک ببینم لە هۆلۆکۆستا بەشداری ئاگای لە جینۆسایدی گەلی کورد هۆلۆکۆست کرد بێ مۆعیدەکەیان پێش 1 مانگ لێ وەرگرتووەم باوەڕ بکەن 11 سیارە حیمایی ئەو ئافرەتە بووە کە وەختی خۆی لە جینۆسایدی جوولەکە ڕزگاری بووە بە تەندروستی بە دارایی بە حکوومەتی ئەمریکی بە حکوومەتی ئیسرائیلی پادەستگاریان لەو تاقە ڕزگار بووە کرد کە ئاگایان لێبێ کە هێناویانە 2 دقە قسەی کردووە لەگەڵ منە ئەم 2 دقەیە بەقەت وەکو وایە ساڵە قسەی بۆ خەڵک کردبێەوەنە ڕێز لە خەڵکی خۆیان نەگرن و حرمەت لە ڕزگار بووەکانەکەن کاکە وەرە سیر کە تاقانەمانەیە لەم شارە وەفرەتی کردووە 7 ساڵە معاشەکەی نادەنێ سەبڕۆ بە حکوومەت بڵاڵی کێیە کاکە کەوتێکیانی تۆ ئاگاو لە من نییە دەیان جاران پرسیارەمان کردووەڵە کێ کاکەیانیشی کێ ئەی تۆ قایمەت نییە نازانی کێ تاقانێ هەموو کوردستان 170,000 تاقانەی تایە 170 لەبەرەوەی کەیسی تاقانەکان ون ببێ لە پرۆژەی یاساکە یەک گواویان زیاد کردووە ئێستا بۆ بە 500-600 تاقانە کاکە تاقانە چۆن دەستکاری پرۆژەی یاساکەی لەلایەن لە ئەنجومەنی وەزیرە لە سەرۆکایەتی هەرێم واژۆ کراوە لەبەرەوە نایانەوێت کەیسەکان من ئەگە زۆر قسە بکەم زۆر باز لە کەیسەکان بکەن لێم عادزە بن تووشی کێشەمەکەن ئیشم لەبەر ناڕوات کاکە وەرە ئێمە سێ شوێنی جینۆساید کراومان هەیە کە بە ڕسمی دیارە ئەنفال هەڵەبجە بارزان خۆزگە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ماوەی 1 دقە چاوی لە دابەشکردنی موچە بوو لە بانقەکانە ڕۆژێکە موچە دابەشە کرێت بریندار و تاقانە و کەسکاری شەیدون بوو بزانە چۆن فەڵزایەکە کاگەڕاست باوەڕت وایە لەسەر ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کار ناکە لەسەر بە جینۆساید ناسان دەدەم وەکو پرسیار دەکەم هۆکارەکەی بۆ وەگەڕێتەوە ئەوانەی کە دەستیان هەبووە وەکو شەخص لە ئەم جینۆسایدا و یا وەکو کۆمپانیا ئەگەر بێت و کار لەسەر ئەمە بکات دەبێت ئەوانە کە دەستیان هەبوو ئێستا دۆستین بەنهێنیەوە دەبێت کەشفیان بکات من ڕاستگۆ بم لەگەڵتا تۆ کە کاتێک باسی من دادگا بانگمەکە دەڵێن فلان کەس تۆ تەقەت کردووە لە فلان کەس بەچی کردوتە بە چەکەکەی هینی کێ هەنی فلان کەس چۆن ڕێگە بۆ دانرا خۆ دادگا کاکە بۆ خۆشیان ئەوان بۆ خۆشیان من سەردانی یەکێ لە وڵاتەکانم کرد جارێکیان لە دووەم جار بوو لە بەریتانیا لەگەڵ مەجموعەیە برادەرە شوێنی دۆزینەوەی فڕۆکەوانەکە یا فڕۆکەوانی کە لە سلێمانی ڕزگار کرا دۆزیمەوە حکوومەتی بەریتانی خەریب و دەست بەسەرم کات لەسەرەوەی کە بە دوچوونم کردووە بۆ ئینەکە بەنهێنی کردووم کاکە پێچێ گومانەکەم کە دەستی تیا بوو بێ لە مەسەلەکانە لەبەرەوە دڵنیا بە لەوەی ئەوەی کە بەشداری کردووە لە جینۆسایدەکان ئەگەر ئەم ڕۆژ نەبێ ڕۆژگارێک
بچێتە دەرەوە بچێتە سەر ئاستی نێودەوڵەتی من دڵنیام ئەبێ حەقەتی گێڕانەوە و تاوان و گرتنی ئەو شوێنانە باس کرێت و ئەو کەسانەشی کە بەشداریان کردووە لە گرتنەکە و سەرپەرشتیەکەیان کردووە و ڕێگریان لە خەڵ کردووە گەک تاکە کەسێکیش بێت دڵنیام لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوانەش بۆ خۆیان دەدرێنە دادگا بەڵام لە سەروی هەمووشیانەوە بەڕاستی ئەومان لەبیر نەچێ ئەمانە ئەگەر هاوکاری نەزان بووبن ئەم قیادانەی کورد نەزان بووبن بە پێی نەزانیەکەیان محکەمەکرێن بەڵام ئەوەتان لەبیر نەچێ حکوومەتی عێراقی و حیزبی بەعس حیزبێک بووە هەر لە سەرەتاوە هەوڵی قڕکردنی گەلی کوردیەوە ئەگەر ئەوەش نەبووایە گەلی کوردی هەر بەو ئاقارەیە برکە لە کاتی خۆیان بەڵام زۆر باش بەو کورتیە ناکە لە ڕۆژێکە من ئەگەر دواوتەم سەدام حوسێن ئەگەر کیمیاوی نەوەشاندایە و هاوکاری نەبووایە هەڵ خوشک و سێبرام هەر خۆم و باوکمی عدامە کرد برایەکی تریمی عدامە کرد خۆ خوشکێکم بۆ دەرەچووی ئێستا بەڵام تاوانەکە ئەوەندە گەورەیە بەبێ یەک چاو کە سەیریان کردووە و لایەنی کوردیش بەشداری تیا کردووە لە هێنانی پازار بۆ سەر هەڵەبجە نەتیجەکەی بۆەوە دەرچوو ئەبێت چەند کەسی من چاوەڕێکی بکەم لە حکوومەتێری زۆر باشە زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئاراس عابید جێگری سەرۆکی کاک ئارازەگەر فەرمۆ گەر کۆتایەکە دووبارە بکەیتەوە بەڵێ بەڵێت یارا لە بەشی کۆتایی بەرنامەکە دەنگی کاگاراس نەگەشتە لایەمە ڕۆحی تەواوی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی هەموو قوربانیانەی هەرێمی کوردستان وەروە هاوڵاتیانی کورد شاد بێت بە هیوای ساڕێژ بوونی زامەکان کە ئەستەمە ساڕێژیش ببن بە هیوای قەرەبووکردنەوە وەروە تۆزێ بەخۆ داچوونەوە و شاربوونەوەی هاو نیشتیمانیان دووبارە سپاس بۆ بەڕێز کاگە ئاراس عابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە لە باسکردنی کەیسی هەڵەبجە و وەروە لە دەستدانی و دەرفەتەی کەوا لە فەڕەنسا بە جینۆساید نەناسێرا لە پەرلەمان کە ڕوونکردنەوە و زانیاری پێداین خۆی بەداخەوە بەشێک لەو قەرەبووی کە دەبێت حکوومەتی عێراقیش بیکاتەوە لە دوای 2023 ڕوخانی ڕژێمی بەعس بڕیاروا بوو کە قەرەبووی بەشێک لەوە بە پێی یاسا لە ١٧ و بودجەیە کە دەدرێت هەرێمی کوردستان بەڵام تا ئەو کاتەشی کە ١٧ دراوەتە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانوە قەرەبووی هەڵەبجە و کیمیاباران و ئەم جینۆسایدانەی کە بەعس بەسەر کوردیا هێناوێتی قەرەبووەکە بداتەوە بە هاوڵاتیان ئەزدان ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەڵازدان دەچینە بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان دەچینە ڕانیە لای پەیامنێرمان ڕێناز هەرسەلان ڕێناز سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش هیوادارم سەلامەت و تەندروست بیت گرنگترین زانیاریەکان لای تۆچین بۆمان بگوازەرەوە. دیارە من ئێستا وەکو دەیبینن لە بەردەم گرتوخانەی خێزانی 12 نەفەری وەک خۆیان باسی لێ دەکەن ماوەی 6 ڕۆژە بە شەو بە ڕۆژ لێرە دەمێنەوە وەک خۆیان باسی لێ دەکەن لە بەردۆخیشی خراپدان مناڵی وردیان هەیە باز لەوە دەکەن کە دوای ئەوەی کە هاوسەرەکەیان دەستگیر دەکرێت ئەوان بێسەرپەرش دەمێنەوە من دەمەوێت بچمە لای خۆیان باردۆخی خۆیان باس بکەن بەڵێ ئەو بەڕێزا کە قسەم بۆ بکەی داداگەر پێم بڵێ ئێوە بۆچی لێرە دەمێنەوە هۆکارەکەی چییە چەند ڕۆژە لێرە دەمێنەوە ماوەی 6 ڕۆژە لێرە دەمێنینەوە لەو کامێرەکەم دەست بەسەر کراوە ئێمە لێرە دەمێنینەوە شەو ڕۆژ هیچ شوێنێکمان نییە بێسەرپەرش ماوینێتەوە لەو کاتۆی هاوسەرەکەم گیراوە. ئەگەر پێم بڵێ باردۆخی ئێوە چۆنە بەتایبەت مناڵەکان شەوانە ساردە باردۆخی منداڵەکان لە چ ئاستێکدایە؟ باردۆخیان بەڕاستی باش نییە ئەو پۆلیسانە بەتانیەکانی خۆیان وێداویندنە ئێرە شوێنێکی ناخۆشە بەڕاستی بۆ ئێمە بۆ ئەو منداڵانە. ئەگەر پێم بڵێ دادا ئێوە داواکاریتان چییە؟ داواکاری منەوەیە بەس پیاوەکەم ئازاد کرێت لە بە خاتری ئەو منداڵانە هیچ کەم ناوێ لەو برا حکوومەتانە هیچ شتێکم ناوێ من تاکو ئێستا کەس هاتووە بەدەم داواکاریەوە؟ هیچ کەسێک نهاتووە بەس ئەو برا سوڵتانە گەرەک باشن بۆ ئێمە نانی بەردەمی خۆیان دێنن بۆ منداڵەکان بەتانیان وێداوین سپاسیان دەکەم ڕێزیان هەیە لەکن ئێمە هەتا دەمرین تاکەیوانمان لەبیر ناچێ. باردۆخی ژانتان چۆنە ئێوە پێویستان بە هاوکاریە کە کەسێک یاوە لایەنە پەیوەنددارەکان هاوکاریتان بکەن؟ باردۆخمان زۆر خراپە ئێمە زۆر خراپە باردۆخمان کەسێک نابانەی ئێمەوە منداڵەکان سفرە ڕادەقەم دەڵم وە لابخۆنێکی لەو لای دێنمەوە لەو لای دێنمەوە دەرەبام لەسەر سفرەی نییە هیوادارم حکوومەت شتێکمان بۆ بکە پیاوەکەم بەربێ ئازاد بکرێ لە بە خاتری ئەو منداڵانە ئێمە دەڕۆینەوە لێرە دەچینەوە کەپرەکەی خۆمان ئەو کەپرە بۆ ئێمە حیسابکە لە قەسرێک داینە ئەمە بۆ خۆمان بە تەبایی دانیشتینە لەوێ داواکارم لە حکوومەت داواکارم لەو شورتە بەڕێزانە ئەوانش منداڵیان هەیە ئەوانش بۆنی من بابیان دەکەن هیوادارم هاوکاریمان بکەن بەس ئەوە هاوکاریە کە مێردەکەم بەربێ ئازاد کرێ ئێمە شەهیدمان داوە بابی شەهیدە برای من شەهیدە ئێمەش مافمان هەیە ئەمەش دڵمان هەیە لە بەقاتری ئەو منداڵ. ئێوە پێویستیان بە چییە جگەلەوەی کە داوا دەکەن هاوسەرەکەتان ئازاد بکرێت داواکاری چیترتان هەیە؟ هیچ شتێکمان ناوێ یەک شتمان ناوێ بەس ئاسۆ بەربێ هیچم ناوێ من پێویستان بۆ نییە کە شوێنێک بێ لێ بمێنەوە؟ خۆمکەمە قوربانی بەس بەربێ لە بەخاتری ئەو منداڵانە ئەگەر ئەو لەسەر سفرەی دانانیشێ ڕزقیش نییە. ئەگەر باسی ئەوم بۆ بکەی باردۆخی منداڵەکان لە چ ئاستێکدایە بەتایبەت شەوانە کە جەوەکەی ساردا ئێوە باز لەوە دەکەن چەند ڕۆژە لێرە دەمێنەوە بە شەو بە ڕۆژ لێرن؟ بە شەو ڕۆژ ئەمە لێرەکانەی نازانی چەند بیان شەین دوێنێ ئەلێرە ئاگرمان کردێتەوە سردمانن لە یەک تەسدا یەک دەستمان لەکنە دوو سینیمان لەکنە ئەویش ئەو برا بەڕێزانە دایەنتە ئێمە ئەو سوورتانە ئەم سپاسیوان دەکەم ئەوان شێوی بەردەمی خۆیان بۆ منداڵەکانی ئێمە دێنن ئەوان بە قوڕیان داناچێت بەڵام داواکارم لە حکوومەت تەنانەت هیچمان ناوێ یەکشتمان ناوێ ئەمە بەس ئاسۆمان دەوێت. ئێوە داواتان چییە لە لایەنە پەیوەنددارەکان کە شوێنێکتان بۆ دابینکەن کە لێ بمێننەوە بەتایبەت منداڵەکان داوای شوێنێک ناکەن کە ئێوە شەوانە لێ بمێننەوە تاوەکو هاوسەرەکەتان ئازاد دەکرێت؟ هیچ شوێنێکمان ناوێت تەنانەت پیاوەکەمان بەربێ هیچی دیکەمان ناوێ ئێمە بەس ئەو ئازاد بکرێ ئەمە هەموو شتێکە بۆ ئێمە بەس ئەو بەربێ لەبەر خاتری ئەو منداڵانە ئەو کەرۆشکارەی دەربەدەر بوونە بەس ئەو دەزانێ بەرەوەیانکە. بەڵێ ئەوەی دەبینن لە ئێستادا
بەردەم بەندیخانەی ڕانیە جیاواز لە ئەو شوێنانەی کە باسی لێو دەکرێت بیلاڕوسیایان شوێنەکانی تر کە خێزانەکان ئاوارە بوون ئەوەی دەبینن ئێستا خێزانێکی 12 نەفەریە لێرە ئاوارە بوون لە بەردەم گرتوخانەی ڕانیە داوای بەهاناوە چوون دەکەن جگە لەوەش داوا دەکەن کە هاوسەرەکەیان ئازاد بکرێت کە لە ئێستادا بێسەرپەرشتماونەتەوە. بەڵێ دیارە من پێشتر باسی ئەوم لەگەڵ کردن پێیان خۆش نەبوو کە باسی هۆکارەکەی بکەن بەڵام لە ئێستادا ئێوە ئەوان داواکاری سەریشی ئەوان ئەوەیە کە هاوسەرەکەیان بە کەفالەتیش بێ ئازاد بکرێت. بەڵێ دەستمۆ لای خۆیان بزانم چیتریان هەیە قسە بکەن. بەڵێ هەر لێرە بەڵێ مامۆستا شوان هەر لێرە لە بەردەم گرتوخانەی ڕانیە لێرەدا ئەوی دەیبینن لێرە خێمەیشان هەڵداوە بە شەو بە ڕۆژ لێرە دەمێننەوە دیارە وەک خۆیان باسی لەوە دەکەن ماوەی 6 ڕۆژە بە شەو بە ڕۆژ لێرە ماونەتەوە هیچ لایەنیش پەیوەندیدار نەهاتووە بەهانایانەوە تاوەکو شوێنیشان بۆ دابین کات بەتایبەت کە مناڵی وردیشان هەیە کە ئەوی دەیبینن. بەڵێ چیترتان هەیە ئێوە داوای چی دەکەن؟ داوای هیچ شتێکمان ناوێت تەنانەت پیاوەکەمان بەربێ لە بەخاتری ئەو منداڵانە لە بەخاتری ئێمەنا لە بەخاتری منداڵەکان ئەوە هیچ داوایەکی گەورە نییە بۆ حکومەت ئەمە تەنانەت دەڵێن پیاوەکەمان بەربێت دەچینەوە هێلانەکەی خۆمان کە لەو هێلانەی ناخۆشترا ئەمە شکرین بۆیە چینەتە سەر بەعەر کرێ خانومان پەیرادرێ سێ برانە هەستێک لە سزندانە بۆ دەبێ وا بێت. پێشتری شەر لە خانووی کرێدا بوون پێشەوەی کە بێنە ئێرە ئێوە ساڵێک پێش ئێستا ئەمە لە خانوودا بووین بەڵام پێمان نەدەدرا کرێ خانوو لێسادا بێسەرپەرش ماونەتەوە هۆکاریەوەی کە ئێوە لێرە دەمێنەوە. بەڵێ لەبەرەوەی ئێمە ناوێرین بچینەوێ سەر بەحر شوێنێکی مەترسیدارە هەتا ئێستا 4-5 مارمان کوشتووە لەوێ تێدەگەن. بەڵێ ئەگەی باسی ئەوم بۆ بکەی ئێوە خواردنتان چۆنە شوێنی مانەوەتان چۆنە داواکاریتان چێ لەلایەنە پەیوەندیدارەکان و خێرخوازان کە هاوکاریتان بکەن لێرە یان لەسەر بەحر کاکە لێرە بەڕێز لێرەکانە لە هەموو ڕێکەوە پێویستیمان بە هاوکاریە وا بچن غورفەکەی ژوورێش تەسویرکەن بەڵام ئەمە مەمنونی ئەو برا بەڕێزانەینا ئەو سوورتانە هاوکارێکی زۆریان کردین لەبەرەوەی لەسەر ئەو جادەی خەوتبووین ئەمان هێنانە ئێرەکانە ویژدانیان قوبوڵی نەکرد. جگە لەو شورتانە کە باستان کرد هاوکاریان کردوون کەسی تر لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری ئێوەی کردووە هاتووە بەدەم ئێوە کەس نەهاتۆ بەلای ئێمەوە بەزە سوورتانە هاوکاری ئێمان کردووە ئەمە مەمنونی وارین ئەمە دوعای خێریان بۆ دەکەین لەبەرەوەی بۆ منداڵانە خێرا ئەوە ڕاستیە. بەڵێ دەگەڕێمەوە لای ئێوە ئەوەی دەیبینن باردۆخی ژیانی ئەو خێزانەیە کە ژمارەیان 12 کەسە وەکو خۆیان باسی لێو دەکەن ماوەی 12 ڕۆژە بە شەو بە ڕۆژ لێرە دەمێنەوە داواکاری سەرشی ئەوان ئەوەیە کە هاوسەرەکەیان ئازاد بکرێت جگە لەوەش پێویستیان بە هاوکاریە کە خێرخوازان و لایەنە پەیوەندیدارەکان هاوکاریان بکەن لە شوێنی مانەوە و خواردن. زۆر باشە ڕێنە سپاس دەکەین دیارە ڕەنگە باشترین منتیق بۆ هاوکاری ئەم خێزانەوە بێت کە پارێزەرێک بەرگری لە هاوسەرەکەیان بکەن ڕەنگە خۆ تاوانێکیشی ئەنجامدا بێت نازانین ئەو کات یەکلایی دەبێتەوە کەسێک کە تاوانبار بێت ئەگەر تاوانی ئەنجام دابێت ناکرێتەوە لەبەرەوەی کە منداڵەکانی وانە تاوانی ئەنجامدا بێ نابێت لەبەر منداڵەکانی ئازادی بکەیت بەڵام باشتر وایە پارێزەرێک زوو کەیسەکە یەکلایی بکاتەوە ئەگەر بێت تاوان بێ بە زووترین کات ئازاد بکرێت و لە هەمان کاتیشدا دەبێت دەستی خیر لە دەرەوە خەڵکێکی خێرخواز هاوکاری ئەم خێزانە بکەن لەم سەرمایە دەربازیان بکەم لەوەی کە لەم نەبوونیەکی ئێستا زۆربەی خێزانەکان تووشیان بوون ئەوانیش ئەم خێزانە دەرباز بکەن. سپاس دەکەین ڕێناز لەوەی کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوویت. بەڵێ دەچینە پێنجێن قزای پێنجێن هاوکارمان سوێب محەممەد لەوێ سوێب سلااوت لێوێ و لای تۆ چی دەگوزارێ خی گەورە لێو لە بینەر و بیسەرانی بەرنامەی پامی ڕۆژ بێت من ئێستا لە قەزای پێنجوێنم پێنجوێن ناوچەیەکی شاخاوی و کوێسانە هەندێک ساڵ بەفرێکی ئەجگار زۆری لێ دەبارێت بۆیە هاوڵاتیانی قەزای پێنجوێن پێویستیان بە دابینکردنی سوتەمەنی زیاترە ئەگەرچی لە ئێستادا بەرمیلێک نەوت بۆ هاوڵاتیانی قەزای پێنجوێن دابین کراوە بەڵام من کەمێک پێش ئێستا وەکو هاوڵاتیان ئەڵێن بەرمیلێک نەوت بەشمان ناکات و پێویستیان بە زیاتر سوتەمەنیە و ئەمەش
هۆکار بە بۆ ئەوەی بەشێک لە هاوڵاتیان پەنا بنە بەر بڕینەوەی دارەکان چونکە حکوومەت وەک پێویست و تەمەنی دابین ناکە. من ئێستا چالاگوانێکی قەزای پێنجوێنم لەگەڵای من دەمێت زانیاری زیاتر لە وەربگرم. کاگڕێوەر کەمال چالاگوان دەمێت پرسیاری ئەو لێ بکەم حکوومەت کە وەک پێویست و تەمەنی دابین ناکە هاوڵاتیانی قەزای پێنجوێن هێندە پەناویان بڕیوەتە بەر بڕینەوەی دارەکان جێگەی مەترسی ئەمە لە ڕاستیایەکێک لەو کێشە و گرفتانەی کە سەرەتای هەموو وەرزێکی زستان دەست پێەکە بەداخەوە نەبوونی سوتەمەنی. ئەتوانین بڵین نەبوونی سوتەمەنی، گرانی سوتەمەنی و خراپی کوالیتی سوتەمەنی. یعنی بەڕاستی ئێستا هاوڵاتی لە شاری پێنجۆن بۆ نمونە هەر ماڵێک بەرمی لە نەوتی وەرگتووە کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە و نەود لە بازاری ڕەش گرانە بەرمی لێ بە 170,000. هاوڵاتیەکە گەربیەوە لە شاری پێنجوێن بە وزەی نەوت خۆی گەرم کاتەوە لە ساڵێکە زیاتر لە 6 تا 7 بەرمیل نەوتی ئەوێ ئەگەر خێزانێکی مام ناوەندیش بێت. هەروەها گازی سروشتی کە بەداخەوە کوردستان یەکێکە لە ڕیزبەندی وڵاتەیەکەمەکەی یەدێکی گازی سروشتی لەبەردەست نییە، زۆر کەمە. ئەنی هاوڵاتی ئەسا بۆ 12 کیلۆواتە بۆ بڵێ غاز زۆر جارە بێسەرە بگرێ بەری ناکەوێت نییە، کارگەی غازەکان غازیان کەمە. ئەمەژێکی تر لە مشکیلەکان. هەروەها ئەم هۆکارە ینی نەبوونی سوتەمەنی، خراپی سوتەمەنی، خراپی کوالیتی سوتەمەنی، ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتی هەندێکی بە ناچاری پەنای بردوتە بەربڕینی داری دارستانەکان و هەندێکیشی ئەتوانین بڵین وەکو خولیا و حەزی بە بڕینی دارستانەکان. ئەوەی کە بە ناچاری پەنای بردووە، ئەوەی تریشی کە وەکو خولیا حەزی لێتی زۆر گەورەی لەسەر دارستانەکانمان کە کەمتەرخەمی سەرەکی حکوومەتە سوتەمەنی دابین ناکا و سوتەمەنی لە بازاڕی باڵێن ئازادیش بە شێوەیەکی ئاسان و هەرزان نییە. تاتوانم بڵێم ئاسان وەختێ تۆ کە ئەگەر بدەوێت گازی سروشتی بەکاربێنی بەردەست نییە یا ئەزمەی هەیە زۆر وەخت گرانە، یعنی ئاسان نییە. بۆیە منە زیاتر جەخل لەوە بکەمەوانێ حکوومەت هەم کەمتەرخەمە لە دابینکردنی سوتەمەنی و هەم کەمتەرخەمە لە چاودێریکردنی دارستانەکان. طبعاً دارستانەکان ئەگرێ سوودی لێ وەربگیرێ. بۆ نمونە گون نشینان ئەوانەی کە لە ناوچەی دارستانە ئەژین ئەمانە مافی خۆیانە کە سوود لە دارستان وەربگرن، بەڵام چۆن بە شێوەیەکی زانستی و عرفی نابێت پەنا ببرێتە بەر قەرکردنی دارستانەکان کە بەداخەوە یعنی دیاردەیەک لە پێنجۆن سەری هەڵداوە بازرگانیکردن بە دارستانەکانەوە بڕێکی زۆر لە دارستانەکان لە ناوە بڕینەوەی دارەکان لە قەزای پێنجوێن لە حاڵەتەوە بووەتە دیاردە، یعنی نەک هەر بۆتە بۆ دیاردە، ینی بەداخەوە بۆتە دیاردەیەکی مەترسیدار کە بەشە سەرەکیەکەی کەمتەرخەمی سەرەکی حکوومەتە، نە چاودێری دارستانەکانەکە و نە سوتەمەنی پێویستی بۆ هاوڵاتی دابینەکە. باشە باسی ئەو کرد تەنایەک بەرمیلنەوت زۆر باشە بۆ قەزای پێنجوێن وەکو چالاکوان داوای نەوتی زیاترتان کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی ملەتەوە داوامان کرد کە ینی لانی کەم هاوڵاتیان لە پێنجوێن بەرمیلێکی دیکە نەوت وەربگرن، بەڵام بەداخەوانێ بەڕستایم قامەتی پێنجوێن وتی ینی ئێمە هەوڵی خۆمان زۆر باشە سۆیب دابین ناکرێ ئەوڕێتی، بەڵام ئەو خاڵێکی ویستمانەکانت سپاس بۆەوەی کە لە پێنجوێنەوە لەگەڵمانە بوویت. بەڵێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لەوە دەکەین پەنابردن بۆ کاری چاکە و هەروەها هۆکارێک بێت بۆ ئەوەی دوور بکەینەوە لە خراپە یا زۆر جار ڕەنگە کارێکی باش کارێکە لە پێناو خوددا بە سافی کردبێتمان لە گەلێک بەڵاو موسیبەت و ناڕەحەتی ڕزگارمان بکات. میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومری نیزامیمان کردووە، زانای ئاینی بۆ قسەکردن لەسەر کاری چاکە و هەروەها دوورکەوتنەوە لە خراپە. مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێن. وتعالى جزاتان باتەوە هەمیشە لە کاری خێرا بن انشاءالله. مامۆستا ئەگەر لە چوارچێوەیەکە ڕەنگە بەشێکی زۆر ئەوە بزانین کە کاری چاکە چیە، بەڵام ڕەنگە کاری چاکە زۆر شت بگرێتەوە بەدەر لەوەی کە ئێمە بیریشی لێ بکەینەوە ڕەنگە بەڕێگا ڕۆشتنێک لادانی بەردێکیش لەسەر ڕێگاکەمە کارێکی چاکەیە. بەگشتی ئێمە مسلمان ئێمە مرۆڤ چۆن بەرەو کاری چاکە بڕۆین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم ألهمني الصواب وعلمني الحكمة وفصل الخطاب. يا بلين اللهم ألهمنا الصواب بصيغي جمع وعلمنا الحكمة وفصل الخطاب. باشترين آية هرچان آيات كان هم مباشر بس بو مناسبة بو موضوعية ما سورة والعصر. بسم الله الرحمن الرحيم والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. معنى كي لا جناب تنرونا بس بو جوغران واتس قسم بكاتي عصر كخوي تعالى بعظمتي خوي سوى نخواب بمخلوقي خوي ككاتي عصر بالذات
هەموو ئینسان ئەوە لە بلامە لە عربیا پێوترێ لە بلامی ئیستیغراق واتە هەموو ئینسانەکان ئەگرێتەوە هەموو ئینسانەکان لە خەسەرەوە مندیان إلا کەسانێک نەبێ إلا الذين آمنوا كإيمانيان هي وإيمانكش بالنريان آخر إيماني مجرد بتنيا دوري كوانا بيني إيمانك دورة بيني كبالنر بيبوتي إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر هميشا مشقاري يكتري كان بو حق الراستي دزقرتن بحق الراستي ومشقاري يكتري كان بو صبر وخوغري المجلسية ما إيسا سازمان كردوه خوي تعالى نيكا بمجلس الرياء مجلس إخلاص بي أما مجلس تواصي بالحق الراسية يعني إذا جنابتان ناردوتانا بدوامنا لشونك كم شونكش من زيغني هاتومو تكليف من ساريه يوكردوهم يعني بو إيرو بو أوي كبتوان توار قصي خير بكم براسي أما تواصي بالحق ببي أوي نأيوة معك تان بمنهبه نمن دياريكم بو إيوة هناو نبت مايشم إيوة دياريكم بني لسلام قصانا تواصي بالحق يعني أوي توقصي بكي بو خلقه بو خوا من يكشتان بو جرمو لسركاري خير عددي بينجي قواري بالريار بو يا عددي ششي بو باش بيرنا ماوه قوارك هي بناي بريارو خوێن مەوە بەردەستم کەەوە خوێن مەوە وەوارێکی ئابووری شەوازە ئابووریشە بەس یەکشتی نووسی بوو زۆر جوان بوو بەلامەوە نووسی بووی سوودەکانی ساردی سوودەکانی ساردی بەڵام وەکو تەوسی ئەمەی نووسی بوو لەژێر ئەوە شەش حەو خاڵی نووسی بوو هەرمووی زیانی ساردی بوو ئەم ساردی کە ئیسە ئێمە زۆر عاشقین باوەڕم پێ بکەن لەو کاتەوە تا ئیستا وازم لە ساردی خواردنەوە هێناوە کە زانیمەوە نەزیان بەخشە نازانم لە سەفەرێکی ئەمرا دووسێ لە سعودیە دڵم تێک چوو دووسێ جار ساردی ئەوێم خواردوتیان هی ئێرێژ وەکوی عێراق نییە بەبەستەمەوەی قسە ئێمەوا نەزانین قسە کاریگەری نییە قسە کاریگەری خۆی هەیە و بە تایبەت ئەگەر بە ئیخلاس کردێ بە ئیخلاس لە ناخەوە قسەکان دەرچوو نابع من القلوب بوو ئەبینی سبحان الله ئەچێتە ناو دڵانی تریشەوە لەبەرەوە بەڕاستی ئێمە کە لێرە مواساتی یەکتری ئەکەین بۆ حەق و بۆ سەبر و بۆ خۆگری زۆر گەورەیەوە تەواصەو بالحەقی و تەواصەو بالسەبر ئومێدم وایە بە هەزاران کەس لەم کەناڵی ئێوە گوێیان لە ئێوەیە ئینشاءڵڵا و بە قسەیشتانەکەن بە تایبەت جیلی گەنجان یا جیلی مناڵان کە لاپەڕەی دەروریان ساف و بێگەردە زۆر بەباشی قسەی خێر لە لاپەڕەی دەرونیانە ئینشاءڵڵا ئەنووسرێ و ئەمێنێتەوە هەتای ژیانیان جا بەڕاستی جەناب و باسی کاری خێر کرد کاری خێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس باشترین کەس کێیە ئەو کەسەیە سوودی زیاتری هەبێ بۆ خەڵک ئیتر لە هەموو بوارەکانە ئیسە جەنابتان لەم بواری ئەلکترۆنی و ئەمانە دەورتان هەیە بەڕاستی ئەبێ زۆر بیر لەوە بکەنەوە هەموو کاتێ ئەم تەلەڤیزیۆن و کەناڵە بۆ ئێوە ناڕەخسێ ڕۆژە لە ڕۆژانی ئێوە لێرە نامێنن ئەو کاتە ئەسەفە خۆن بۆ ئەوەی ئەگەر قسوورێکتان هەبوو بێ لێرە توانی بێتان تەبلیغێ بگەێن و نەتان گیان بێ بەڕاستی ئەبێ بە ئەسەف بۆتان ئەبێ بە ئەسەف بۆتان کاری چاکە بە تایبەتی لە ئەمڕۆ شاعرێکی عەرەبی هەیە ئەڵێ ما إن يبلغ البنيان تمامه إذا أنت تبنيه وغيرك يهدم قد بنا ناگەیە بەو پەڕەکەی تەواو نابێ کاتێک کە تۆ بە تەنیا خۆت بینایەکەی بەڵام کەسێکی تر لەو لاوە ئێڕوخێنێ ئەمڕۆ وای لێ هاتوو خوا پەنامان بووە ئەمڕۆ تۆ هەرچەند هەوڵەیە بینابی بە هەزاران کەس خەریکە ئێڕوخێنێ هەزاران کەس خەریکە بیناکەی تۆ ئەڕوخێنێ لەبەرەوە بەڕاستی ئەمڕۆ ئەبێ مسلمانان باوەڕداران چونکی لە قورئانە کەم ئەبینی بەدەگمەن کەلیمەی ئیمان هاتبێ و عەمەلی ساڵحی لەگەڵانێ کابوو ئیمان مقارینە لەگەڵ عەمەلی ساڵحە هاوسانە ئەگەر ئیمان عەمەلی ساڵحی لەگەڵانە بوو فایدەی چی مسلمانان ئەمڕۆ لازمە بەڕاستی دەستکن بەناو دەستی یەکە بەس لە واصلبوون بە حەق بەڵێ جاری وا هەیە سەو دوانەتان قسەیەکەکەن یەکتان لەسەر حەق یەکتان لەسەر ناحەق من لە تەنیشتانە دانیشتووم خۆ ئەگەریش قسەنەکەم ڕەنگە ڕەبتم نەبێ بەڵام نزیکم لێتانەوە ڕەنگە گەر قسەی تیا بکەم یەکێکتان حەقەکە بۆ ئەوی دیکە وەرگێتەوە ئەرکە لەسەر شانم کە وەسڵ بم پێتانەوە واللهی خۆی لەسەر شانی پلە تا پلە کەوتووە
تۆ جاری وهەیە بەس تەبلیغەکەوت لەسەرە ئاگادارکردنەکەوت لەسەرە کە دەسەڵات نەبێ مەسەلا با بڵێن وا فرەسکەین هەر لەم نمونەی جەنابتە من لەسەر ناحەقم کاکە شوان لەسەر حەقە بەڵام تۆ دەسەڵاتێکە نییە بەسەر منا بۆ ئەوەی حەقەکەم پێ بسەلمێنی و حەقەکەم لێ وەرگێتەوە بیدەی بە ئەو بەڵام هەر ئەوەنە تەبلیغم کەی لە پەنامەکێکی شابێ یا بە زمانیش بە تعبیرێکی جوانە ئەوە کەوێتە بەربابی من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه جاء علماء حديث تفسيره جوانا هيبو أم حديثة ألين من رأى منكم منكرا فليغيره بيده بو سلطان ودا صلاة داركانا أو نتوان بدس ناحق بقورا بحق واتن ناحق رفض كان حق بين نكايو أو نتوان دا صلاة دار بەڵام بەشی دووهەمی فإن لم يستطع فبلسانه بۆ زاناکانە زانایش وامەزانە هەر زانە هەر مێزەر بەسەرێکی وەکو منە نەوەڵا تۆ زانای ئەمڕۆ ئیسە لەم بوارەی خۆتە تۆ لە من زۆر زاناتری هیواهەیە لە بواری مەسەلا دارتاشیە لە من زۆر زاناترە لە بواری کارەبا کەوا بوو لە بوارەکەی خۆتا کە حەق پێیەوە زانی ئەو کەلیمە حەقە ئەگەر هیچ دەسەڵاتی نەبوو بە قسە بە منی بڵێ ئەمجا ئەوەی کە هیچ دەسەڵاتی نییە نە قسە ئەزانێ نە قسە ئەتوانێ نەکردەوەیش بەکردەوەیش ئەتوانێ بگۆڕێ فەرمێ فەبیقەلبیه بەدڵ ناحەقەکە ببوغزێنێ و تەمەنا بکا کە ئەو ناحەقیە نەمێنێ ئیتر ئێمە هەرەوەنە دەسەڵاتمان هەیە لەبەرەوە بەڕاستی پرسیارەکە جوان بوو لەم بوارە لازمە لەسەرێ بە شێوەیە لە شێوەکان کە منیش والێ نەکەی یەکجاری سوور بم لەسەر خراپەکەی خۆم بەڵام بە شێوەیە لە شێوەکان پێم بگەێنە کە ئەو بۆچوونەی تۆ ناحەقە بۆچوونەکەی کاکشوان حەق مامۆستا نەمێ ئەم دەرفەتا بەڕاستیم نوع مەجلیسانە لە دەست نین کاتێک خی گەورە حرمەت لە کەسێکەکرێ بێگومان خۆشی ئامادەی هەبوو خی گەورەش حرمەتی لێگرتووە و پیشەکەی بەڕێستان وەروە پسپۆڕێکی بەڕێستان کە بانخوازیە و زانای ئاینین لە ناو کۆمەلگای کوردیا حرمەتێکی زۆرتانێ ڕەنگە من و کاکجلال لێسە قسەیەک بکەین کاریگەری هەبێ بەڵام بەڕێزت بیکەی زۆرتر گوێت لێ بگیرێ باشتر بچێتە ناو خەڵکەوە بەرپرسیارەتی سەر شانی ئێوە وەکو مامۆستایانی ئاینی بۆ ئاراستەکردنی کۆمەلگا بۆ کاری چاکە بۆ ئەوەی دوور بن لە خراپە چونکە ئەبینین ئێستاکە مامۆستا لە بەیانی لە ماڵەوەی تە دەرەوە ڕەنگە زەنگی موبایلەکەت ببێتە هۆکارێک بۆی زاجکردنی کەسێک ڕەنگە ڕاگررتنی ئۆتۆمۆبیلەکەت ئەگەر هەر ببێتە مای سەرێشە بۆ دراوسێکەت تاوەکو گەڕانەوە ماڵیانی چەند هۆکاری باششمانی ئەوەندە شت هاتووە کایەوە بۆ ئێمە خراپین ئەضعافن مضاعفەی ئەو ڕەحمەتی لێبێ زۆر جا ئێمە پێمان وایە کاری باشەوەی بچینە مزگەوت بە ئیسراحەت نوێژەکەمان کرد بینە دەرەوە ئیدی تەنها خۆمان و خوددا بەندەکانی خۆمان ئێمال کردو والله جا بتایبەت بۆ زانایان بەڵام من لە ڕاستیا حەسری ناکەم لەسەر زانایان عەرزم کردی واللهی ئەگەر موسڵمانان بەگشتی لەگەڵ زانایان نەبن زانایانێکیان پێ ناکرێت اینجا زانای ئەوسا کە ئازا بووە کاک ئەحمەدی شەخ الئیسلمانیە کە ئازا بووە و بەدەستی خۆی وەکو لە مەکتوباتەکەی هاتووە چووە مەجلیسی عەرەقخۆری تێکداوە بەدەستی خۆی ڕۆیوە مەجلیسێک عەرەقیان خواردووە کاک ئەحمەد چووە تێکی یاوە نەیەڵاوە عەرەقەکانی شکانووە لە مەکتوباتە لە چەند شوێنێکا باسی ئەو شتاناکە کاک ئەحمەدی شێخ ڕۆیەوە بۆ گۆڕانی مونکەر بەڵام وەڵڵاهی کاک ئەحمەدی شێخ بەتەنیا نەبووە کاک ئەحمەدی شێخ زانیوێتی خەڵکی لە پشتە خەڵکی لە پشتە و خەڵک پشتی نادەن لە زەوی ئەم جاتوانیوێتی ئەو کارانە بکە یعنی خەڵکەکە پاک بووە خەڵکەکە پاک بووە ئەمجا ئەو خەڵکە پاکە کاک ئەحمەیان دروست کردووە ئەمما کە خەڵکەکە لەگەڵ زانانە بێ و خەڵکەکە دڵی لەگەڵ زانە ئاینیەکانانە بێ زانای ئاینیش بە تەنیا هیچی پێ ناکرێ ئللا ئەوەی پێ ئەکرێ بێ خۆی بخواتەوە لە مزگەوتەکەی خۆیان قەتیس بمێنێ مەگەر تەنیا نوێژەکانی پێ بکرێ و هەتا ئەمری ئەبێ بەو شێوە بەو داخەوە بمرێ بەڵام بەڕاستی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە تەنیا لەسەر زانای ئاینی نییە ڕاستە زانایانی ئاینی بە پلەی یەکەم بانگخوازن بە پلەی یەکەم مەسئولن چونکی ئەوان باشتر لە خەڵک لە ئاەتەکان تێگەن لە حەدیثەکان تێگەن ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون بتنيا بزاناني آيين ناكري أفرمي ولتكن أو لام الياء بمعنى لام أمر لا عربية بيوتر لام أمر سوى تصرف فعل مضارع واجب لسر أم أمتا أبيك كومالي كتابي
ولتكن منكم أمة يدعون إلى الخير خلق بان كان برو تشاكا ويأمرون بالمعروف أمر بمعروف كان وينهون عن المنكر النهي لمنكر كان يعني بعامي مسلمانان وبلام بتوان ملاكان كان بيشوي خويان بقيادي خويان أو كاتم ملاج بخوي رغبتك بدروس به براسي بلام أم زميني إما واي كردوا يعني سعدي شعرك هي رحمتي لبي فرمي زميني شورة سنبل برنيارت درو تخم وعمل ضايع مقردان زمینی شۆرەکات گوڵ ناڕوێنێ لەگەڵ زمینی شۆرەکاتە نەتۆی خۆت نەعەمەل و هەوڵی خۆت بەزایە مەدە بۆچی ئێمە ئیسە کاکە حمەمان تیا دروست نابێ بۆ شێخ مەعروفی نۆدێمان تیا دروست نابێ بۆ مەولانا خاڵی نەقشبەندیمان تیا دروست نابێ کورە هەر بۆ ئەوانەی پێشینانمان ینی چەند پشتێ لەمەوە پێش بۆ مەلا حسێنی پیسکەندیمان تیا دروست نابێ ئێمە بۆ ئەو زانا بەرزانەمان تیا دروست نابێ بۆ مامەسا شارەزوونیمان تیا دروست نابێ کە هەمووی جی لێ چەند ساڵە لە من گەورەتر بوو بەتەمەن بۆ چونکی بەڕاستی سەردەمی ئەوان سەردەمێکی نۆرین بوو باران کە دەر لە تافەتی تەبعش خلاف نیست دەرباغ لالە ڕوەید و دەرشۆرە بووم خەس باران کە خۆی شتێکی زۆر لەطیف و جوان و ڕەحمەتە بەڵام لە باخێکی ئەرزێکی بەبەرەکەت بدا لالە ئەڕوێنێ گوڵ ئەڕوێنێ بەڵام لە ئەرزێکی شۆرەکات بدا دڕکە ڕوێنێ هەرەو بارانەیە لەبەرەوە بەڕاستی ئێمە زەمینەکەمان لەگەڵ نییە ئێمە لێرەوە بەڕاستی ئەم پرسیارەی جەنابە منی هەژان بۆ ئەوەی کە بە خەڵکەکە بڵێم ئێمەش بەڵێ قسوورمان هەیە وەڵام مەلا تابڵێ قسوورمان هەیە بەڵام با بە خەڵکەکە بڵێم برا خەڵکەکە توخوا ئەو خەڵکە ئیسا ئەگەر مەلایتیانەمێنێ زانی چی لێ ئەگەر مەلایتیانەمێنێ بەرەو ئەوش ڕانەمێنێ برا هەر تەشبیه نەبێ وەلله المەثل الأعلى تەشبیه نەبێ بە مامۆستایانی ئاینی کە دەواجن نەما جوچکەش نامێنێ برشکیش نامێنێ ئیسم حجرە نەما مەدرسە نەما ئەی مەلا لەکوێ بمێنێ وەڵای بێ و خەڵکە خۆی يعني خۆی ئامادە بکات بۆ سبێ ڕۆژ مەلایە نامێنێت تەڵقینی مردۆکەی بکە مەلایە نامێنێ پێی بڵێ مردۆکە چۆن بشارەوە چۆن کفنی بکە چۆن دفنی بکە بەرەو ئەوە ڕوە خەڵکەکەیش بە خەیاڵیان هەیە باکی نییە ئیسا من شارەزای قەرەداغ و تا ڕادێک شارەزای گەرمیانیشم ئالم بینانە سەفەرێکی گەرمیانم کرد باوەڕ کرد لە سەنگاو دەرەچی ئیسە سەنگاو کە چەندی هابە دەوریوە یەک مەلایتیان نیێت بۆ تەڵقین بیبن بۆ یاسین بیبن بۆ مشکلەیەکی شەرعی بن سەنگاو ناحەیەکی گەورەیە لە سەنگاو دەرەچی هەتا ئەچیتە قادر کەرەم مەگەر چۆنها دەنگی بانگ نابیسی دەو خەڵکەکە لە خەمیانێ وەڵاهی تەبیبیان نەبێ دکتۆریان نەبێ خەستەخانەیان نەبێ مەعاون طبیان نەبێ زۆر خەمە خۆن قەراخی ئێمە نزیکی هەفتا دێیە سێ و چوار جومعیتیان ماوە لەو ناحیە گەورە خەڵکەکە بە خیاڵیشیان زۆر باشە مامۆستا ئایا پەنابردن بۆ چاکە کاتێک کە چاکەیەک دەکەی تەنها لەو لەحسەیە سوودی لێ ئەبینی ئەم چاکەیە یا ڕەنگە ببێت هۆکار بۆی کە تاوانەکانی پێشوتت پێ بپسڕێتەوە والله بێگومان إن الحسنات يذهبن السيئات چاکەکان گوناهەکان ئەسرەتەوە نەک بەڵاوی لەسەر لابا الصدقة تدفع البلاء الدعاء يدفع البلاء صدقة ودعاء دفع بلاءك على إيمة إساتو دڵنیابە ئێمە بە قاموسێکی ئیسلامی بە فەرهەنگێکی ئیسلامی ئەگەر دراسە بکەین هەموو ئاياتەکانی قورئان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی پێی وتوین کە ئەمڕۆ ئەمی کە بەسەرمانە هاتووە ئەوە نییە فەرمێ خەمس إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن پێنج بەڵا هەیە ئەگەر ئێوە تووشی هاتن خوا پەنامان بۆ بە مهاجرینە فەرمێ جەماعەتی مهاجرین پەناگرن بۆی کە تۆ ئێوە توشتان بێ جەماعەتی مهاجرین تووشی ئێمە هاتووە ئەو پێنج ڕەنگە هەمووی پێنجەکەی حەدیثەکەیم تەواو لەبەر نەوێ یەکێ لەوانە فەرمێ وما منعوا زكاة أموالهم یەکێ لەو پێنج خاڵە ما منعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا هیچ قەومێک منعی زەکات ناکەن إلا منعی بارانیان لێ ئەکرێ و ئەگەر بەهائیم نەبوایە لەبەر ئاژەڵەکان نەبوایە ئەو تۆزەیشان بۆ نائەباران دە لە پار مانی سێوە لە کۆتایی مانی سێوە لە بدایەتی مانی چوارۆ ئەم خەڵکە بارانی بۆ نەباریوە هەر بە خەیاڵیشان نایە تاوانکردن ئەوە تاوانەکە باشکرا یەکێ لەوانە إذا ظهر الزنا والربا في قوم أحلوا بنفسي بهم عذاب الله زنا والربا لهر قومك بڵاوەی کرد ئەوە عەزابی خوا دائەبارێنە سەر خۆیان یەکیتر لە خاڵەکان ئەم تاوانەیە کە لە ناومانە ئاشکرا بووە خوای تەعالا
بەهۆی ئەوە چەندەها دەردوبەڵای ناردووە کە پێشینانی ئێمە نەیان بووە کەوا بوو بەڕاستی چاکە و چاکەکاری و تاعەت و عیبادەت و نەبێت تەنیا سوودی بۆ قیامەت بێ سوودی بۆ دنیای شەیە کوا بەرەکەتی کارێزەکانمان کوا بەرەکەتی ئاوەکانمان باوەڕکە لە کلکەی باخ چوومە بنی دوو گوێز چوون ئاوا چوون بە ناویەکە کاکەمالە لەوێ وتی باوەڕم پێ بکە ئەم دوو گوێزە کە سەریان کردو بە یەکە لەم دوو گوێزە 45,000 گوێزم هەڵگرتووە دوانێ یاسیان ئاو سەران کردو بێ بینی و منەگەرەوەی ناوباخانی کلکەی باخ بڵێ 45,000 فەرمی لەم گوێزە هەڵم گرتووە دەبڕۆی سەبزانان 45 گوێزی پێوەیە کوا بەرەکەتی باخەکانمان کوا بەرەکەتی کارێزەکانمان کوا بەرەکەتی کانیاوەکانمان یعنی بەڕاستی ئەمە خۆی شوێنەواری تاوانمان دیارە ئەو حەدیثەی جەناب لە بدایەت و باسی کرد ئەگەر بیرم بێبی وابزان دقی حەدیثەکەم لەبەر نییە ئەو سێ کەسە کە چوونە ئەشکەوتەکە و خوای تەعالا بەردێکی ناردە خوار و غل بوویە دەمی ئەشکەوتەکە و گرتی و لە پاشەی هیچیان عاقل بوو مسلمان بووتی إنه لا ينجيكم من هذا إلا أن تدعوا الله تعالى بصالح أعمالكم لم بردو لم سجن رزقارتان نابێ مەگەر لەخوا پارەنەوە صالح ئەعمالتان چیتان کردو لە دنیا یەکیانەوە بووتی یا ڕەبی خوایە من دایک و باوکێکم هەبوو پێش ئەوان نانم نەئەخوارد هەتا ئەوان تێریان نەخواردە ڕۆژێکیان چووم مەڕەکانم بۆ دۆشی یا نازم بشتەکەم دۆشی و هاتمەوە دایک و باوکم خەیوان لێکەوت بوو مناڵەکەم لە ترسا ئایان زووکە لە برسا ئایان زووکان بە دەورمەوە بەشی ئەوانم نەدا دایک و باوکشم دڵم نەها و خەبەریان کەمەوە هەتا بەیانی بە ئیسراحەت خەبەریان بۆ شیرەکەم بەشی ئەوان دامجا بەشی مناڵەکانمدا خۆی ئەگەر لەبەر خاتری تۆ ئەمەم کردووە خۆی تۆزێک دەرومان لێ بکەیتەوە تۆزێ بەردەکە جوڵا یەکێکی تریان وتی من ئامۆزایەکم بوو ئاوا خۆشم ئەویست و ڕۆژێکیان داوای ئەوەم لێ کردو ئەوشتی هاو داوای نانی لێکردم برسی بوو گرانی بۆ دیارە وتم نانن نادەمێ هەتاوەکو خۆت نەدەیتە دەسم ئەوش خۆی دایە دەسم لە کاتێکا لە بینی هەردوو ڕانیا دانیشتم حەدیثەکە وا فەرمێ لا حیا فی الدین بێگەێنین لوا ئەوش وتی لەبەرخوا ئەو هینە مەشکێنە ئەو مستی لە مەشکێنە ئیلا بە حەقی خۆی نەبێت چوومە دواوە خوای ئەگەر ئەم کارم لەبەر چوومە دواوە ئەیشی دابووم پێی لێم نەسەندەوە خوای ئەگەر ئەم کارم لەبەر تۆ کردووە خوای دەرومان لێ بکەیتەوە شتێکی تر دەروەکە بەردەکە جوڵا خوای تەعالا نەختی ڕزگاری کردن بەڵام هەر نەیانتوانی دەرچن یەکێکی تریانتی خوایە من کرێکارێکم هەبوو ڕۆژێک کرێکاری بۆ کردم ئێوارە نەهاتەوە بۆ پارەکەم نەدایە ڕۆی ئیتر ئەو پارەم بۆ خستە ئیشەوە مەڕم پێکڕی حیوانم پێکڕی تا بوو بە شیوێ مەڕی هەبوو شیوە وشتری هەبوو شێوی وڵاقی هەبوو ئەوە نەزیاوی کرد بەرەکەتی تێکە و ڕۆژە هاتەوە بۆ لام دوای چەند ساڵێ وتی پارەکەم بەرەوە کرێکەکەی ئەو ڕۆژم بەرەوت ئەوەی تۆی بینی لە مەڕ و ماڵات و وڵاخ و شترامووی تۆی بیبە وتی گاڵتەم پێمەکە من پارەیەک ڕۆژم لاتە وتی وەڵای هەمووی تۆیە هەمووی نەشء و نومای کردووە و حیوانە بۆ کڕی و ئاوای لێ هات و هەمووی برد ئەفەرمێ هیچی جێنێڵا خوای ئەگەرم کارم لەبەر تۆ کردو دەرویەکمان لێ بکەیتەوە خوای تەعالا بەردەکەی جوڵان بە شێوەیەکی وا چوونە دەرەوە لەو بەڵا نەجاتیان بوو ئیسە مشکیلە ئەوەیە ئێمە لە خۆمەوە ئێڵێم ئیسە بە ئەم بێبارانی دوو ساڵ لەسەر یەک باران نەبارێک کەم نییە تا هیچمان نەما کارێز نەما کانیاو نەما باخ و باخات وشتی کرد ئەو هەموو باخەی لە سیتەک کردوانە کە یەک شارە سیتەک شارێکە نازانم دۆڵی جافایەتی شارێکە ئیتر بەپرسە لە قەرەداغ و شوێنەکانی تر سەیرانگاکانی تر بۆ بە شار هەمووی باخ و باخاتە بەڵام چونکی گوناهمان تیا کرد تاوانمان تیا کرد عەرەقمان تیا خواردەوە گەنجەکانیان ئەبر لەوێ باوەشیانە کرد بە یەکا لەو شوێنە ڕەقس و سەمایان تیا کرد ئیسەیش هەرتیایە ئەکەن لە ئازاد دوێشەو من لە سیتەک بووم ڕەقس و سەما بوو بەخۆ هەر دوێشەو دامن بەلایەکە ڕەقس و سەما بوو لای ماڵێک خەڵکەکە بەڕاستی خۆی عەذابی خوامان دا بەزانە سەر خۆمان بێ ئەوەی باکیشمان بێ باکمان نییە ئەمریکا کورە ئاردمان بۆ نێرێ گرانی نابێ ئەم گرانی چۆنە بێ ئەمریکا ئاردەنێرێ جا ئەمە ئەم بێ باکیە بەڕاستی وای لێ کردوین کە خوش بەزەیی پیامانە نێتەوە ئێمە ئەمڕۆ پێویستمان بە گریانە لە تەرسی خوا پێویستمان بەوەیە کە بەڕاستی بگەڕێنەوە تەوبە بکەین زۆر باشە مامۆستاگیان وڵی کاتمان هیچیش نەماوەگەر یەک خولە کەمتر پەیامێکتە بێ بۆ وڵی پەیامەکەم دوعاە بۆ مسلمانان جارێ حەزەکەم لێرەوە مسلمانانی ڕابگەێنم سبەینێ ئێمە باسی بارانمان کرد سبەینێ دوای نوێژینەوە ڕۆ سەعات 2 چارەکێکم تقریبن لە مزگەوتی بێخۆدا ئامادە بن بە زمانی بە ڕۆژوو ئینشاءڵڵا سبەینێ نوێژەبارانی شاری سلێمانی مزگەوتی بێخۆد شاری سلێمانی نوێژەبارانی ئەمان هەیە لە ناو مزگەوتەکەیشە لەوانەیە هەندێک مسلمان بڵێن بۆ نوێژەبارانی لە مزگەوتایە هەر دەقی
تەقی مغنی محتاجەڵێ نوێژە بارانێ ئەگەر بە ئیزنی ئیمام نەبوو و ئیمام یعنی کار بەدەستی وەخت کار بەدەستی وەختی لەگەڵا نەبوو لە ناو مزگەوتا بکرێ باشە لێ خەوفی الفتنە لەبەرەوەی ئێمە لە ناو مزگەوتی بێخودا سبەینێ سعات دوو نوێژە بارانێ ئەەکەین ئینشەڵا داوام لە مسلمانانەوەی ئامادە بن بە زمانی بە ڕۆژوە ئینشاءالله لێرەش ئاخر لەحزەمان دوعاە بێ بڵێن یا ڕەبی خۆی ڕەحمان لێ بکەی خۆی بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی خۆی بەکردەوەی خۆمانمان لەگەڵانەکەی خوا تەوفیقی ئێوەش بە زیاتر ئەم کەناڵە خێرانە ئەم قسە خێرانە بۆ خەڵک پخشکەن و بڵاوکەنەوە ئەم دوعا زۆر بکەن اللهم اجعلنا مفاتيح للخير أينما كنا وأجر الخير على يدينا وجعلنا مباركين أينما كنا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته زۆر سپاس بەڵایزان و خۆشەویستان بەرگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارن سووتان لێ وەرگرت بێت ئەکەم و کورتی بمان بورن سپاس بۆ هاوکارانم لە پشتیکان بێرە کۆنتۆڵ بۆ هاوکارم شوان تاسبێنێ پێتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ